کوشتاری زندانیانی سیاسی ساڵی 1367 قۆناغی دووەم مانگی خەرمانان کوشتاری کۆمۆنیستەکان. هەڤینی ساڵی 1367 یەکێکە لە تاریکترین وەرزەکانی مێژووی کۆماری ئیسلامی ئێران، دوای قبوڵکردنی ئاگربەز لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق و ئەوەی خومەینی بە خواردنەوەی جامی ژەهر ناوی برد. ڕژێمی ئیسلامی دەستی دایە تاوانێکی ترسناک کە ئاساوارەکانی دوای تێپەڕبوونی نزیکەی 4 دەیە هێشتا وەکو زامێکی قوڵ بە جەستەی ئەم کۆمەڵگەیەوە دیارە. ئەم کوشتارە لە دوو قۆناغدا بەڕێوە چوو. یەکەم کوشتاری ئەندامان و لایەنگرانی ڕێکخراوی موجاهیدینی خەڵق لە مانگی گەلاوێژدا، و دواتر کوشتاری کۆمۆنیستەکان لە مانگی خەرماناندا کە هەر بەو ڕادەیە وەحشیانە بوو. کۆتایی هەتنی شەڕی ئێران و عێراق بە شکستی کۆماری ئیسلامی ئاسۆیەکی ومێدبەخشی بەڕووی خەڵکی مەینە چێشتووی ئێراندا کردەوە، خەڵکێکی کە 8 ساڵ لە ئاگری شەڕدا دەسووتان ئێستا ومێدەوار بوون کە بتوانن ژیانی ئاسایی خۆیان دەست پێ بکەنەوە و ویست و داواکاریە ئینسانیەکانی خۆیان کە بە بیانووی شەڕۆ سەرکوت دەکران بهێننە ئاراوە. ئەم خۆشحاڵیەی خەڵک و هەستکردنی ڕژێم بە شکست بەرپرسانی کۆماری ئیسلامی تووشی ترس و دڵەڕاوچێ کرد. خومەینی و ڕاوێژکارە سەرەکیەکانی ڕەفسەنجانی، خامنەئی و ئەوانی تر ئەو ڕاستیەیان دەزانی کە شکست لە شەڕدا دەتوانێت زەمینە بۆ ڕاپەڕینی جەماوەری لە دژی دەسەڵات خۆش بکات. ئەوان بڕیاریان وابوو کە خۆشحاڵی خەڵک لە کۆتایی هاتنی شەڕ بکەن بە شیوەن و ماتەمین، بەڵام بۆ کوشتاری خەڵک و کوچە و بازار پاساوێکی ئەوتۆیان نەبوو. بەم هۆیەوە وەکو ڕووداوەکانی سیج و زەردانی 1360 جارێکی تر شمشێری ژەهراوی خۆیان لە زیندانەکان و لە دژی زندانیە سیاسیەکان بەکارهێنا. خومەینی بە دەرکردنی فتوایەکی ئاینی کومیتەیەکی بە مەبەستی جێبەجێکردنی فەرمانی کۆمەڵکوشکردنی هەزاران زندانی سیاسی دەستنیشان کرد کە دواتر بە هەیئەتی مەرگ ناسرا. کوشتاری زندانیانی سیاسی لە یەکەم ڕۆژەکانی مانگی گەلاوێژی 1367 هەتاویدا بە لە سێدارەدانی ئەندامان و لایەنگرانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵق دەستی پێکرد. ئەم قۆناغە لە سەرانسەری مانگی گەلاوێژدا بەردەوام بوو و گیانی هەزاران کەسی ئەستان. هەفتەی یەکەمی مانگی خەرمانان سەرەتای قۆناغی دووەمی کوشتاری زندانیانی سیاسی بوو. دوای تاوکردنی کوشتاری ئەندامان و لایەنگرانی مجاهیدینی خەڵق نۆرە گەیشتە کۆمۆنیستەکان. ئەم قۆناغە لە کوشتاری کۆمۆنیستەکان کە لە زیندانە جیاوازەکانی ئێراندا ڕاگیرا بوون لە مانگی خەرماناندا ئەنجامدرا. زۆربەی ئەو زیندانیانە ماوەی سزاکەیان تەواو کردهبوو، لە چاوەڕوانی ئازادبووندا بوون. هەندێکی تریان تەنانەت تۆمەتیانیان یان هاوکاری دەست بە سەکنەکەیان پێڕانەگەێندا بوو. هەیئەتی مەرگ بە هەمان ڕەوشی تەفنیشی بیر و باوەڕ کە لە قۆناغی یەکەمدا بەکاری هێنابوو دادگایکردنی زیندانیە کۆمۆنیستەکانیشی بەڕێوە برد. پرسیارگە لەیشان لەبارەی بیر و باوەڕی ئاینی هەڵوێستیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی و پابەندبوونیان بە بنەماکانی ڕژێمی ئیسلامی ئاڕاستە دەکرا. ئەوانەی لە بیر و باوەڕی خۆیان پاشگەز نەدەبوونەوە و ئامادە نەبوون تۆبە بکەن و پەشیمانی دەرببڕن، سزای لە سێدارەدانیان بەسەردا دەسەپێنرا. ئەگەرچی هەرگیز ئاماری ڕاستەقینەی قوربانیانی ئەم جینایەتە ترسناکە ڕانەگەیەندرا، بەڵام بەپێی راپۆرتە جۆراوجۆرەکان لە کۆی هەردوو قۆناغی ئەم کوشتارانەدا لە نێوان 6 بۆ 10,000 کەس لە سێدارە دران. تەرمی قوربانیان بەنهێنی لە خاوەرانی تاران، دارالڕەحمەی شیراز، باغرەزوانی ئیسفەهان، حەوشەی دادگای ئینقلابی سنە و دەیان شوێنی تر لە بێدەنگێکی مطلقی هەواڵیدا بە خاک سپێردران. دەسەڵاتداران ناوی ئەم گۆڕستانانەیان نا لەعنەت ئاوا تا خەڵک دووریان لێ بکەن. ئەو شوێنانەی کە دەست بەچێ بوونە ئارامگەی ئازیزانی لەبیر نەکراو و بە دڵنیاییشەوە لە داهاتوویەکی نەک هێندە دووریشدا دەبنە مەڵبەندی ئاشقانی ڕێگەی ڕزگاری مرۆڤایەتی. یەکێک لە تراژیترین لایەنەکانی ئەم تاوانە بریتی بوو لە بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی. دەوڵەتانی ئەوروپا و ئەمریکا نەک هەر ڕەخنەیان لەو کوشتارە نەگرت، بەڵکو بەنهێنی هێشتنەوەی بەکردەوە مۆری پەسەندکردنیان لێدا. دەوڵەتانی ڕۆژاوا کە سیاسەتی پاڵپشتیکردن بە مەبەستی جێگیرکردنی دەسەڵاتی ڕژێمی ئیسلامی ئەنگرت بووە بەر، دەستی بەرپرسانی ڕژێمیان بۆ ئەنجامدانی ئەم کوشتارە ئاواڵا کرد. ڕاگەاندنە بەناو ئازادەکانی هێزە ئیمپریالیستیەکانیش بە ئەنقەس سەرپۆشیان خستە سەر ئەم کارە ساتە.
ئەمڕۆ لە هەلومەرجێکدا یادی قوربانیانی کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی ساڵی 1367 بەرز ڕادەگرین کە کۆماری ئیسلامی لە قوڵترین قەیرانەکانی چواردەی دەسەڵاتی خۆیدا نوقم بووە. ڕژێمێک کە 38 ساڵ لەو پێش بە ڕشتنی خوێنی هەزاران گەنجی خەباتکار و شۆڕژێر پەیوا بوو قوفڵی هەمیشەیی ستەم و سەرڕۆیی لە دەمی کۆمەڵگەوەداوە. ئێستا خۆی لە داوی بێچارەیی و سەر لێشێوەیەکی مەرگباردا گرفتار بووە. پرۆژەی ئەتۆمی کە بە خەرجکردنی ملیارها دۆلار لە بەرهەمی ڕەنج و کاری خەڵک بەرەو پێش دەبرا لە ماوەی چەند ڕۆژێکدا بووە خۆڵەمێژ. ئابووری وڵات لە دۆخێکی کارەساتباردایە. شەڕی ماڵوێرانکەر، گەمارۆی فرێڕەهەندەکانی ئەمریکا، گەمارۆی دەریایی بەندەرەکانی ئێران، داخرانی تەواوی ڕێگاکانی فرۆشتنی نەوت، ناکارامەیی، گەندەڵی بەربڵاو و خەرجیە سەرسوڕهێنەرە سەربازیەکان ئابووری ئێرانیان بەرەو لێواری هەڵدێر بردووە. ڕێژەی هەڵاوسانی لە ڕادەبەدەر، دابەزینی بەهای دراو، بێکاری بەربڵاو، گرانی لە تاقەت بەدەر، لە خوارەوەبوونی ئاستی حەقدەستەکان، کەمی ئاو و بەرق، تێکچوونی ژینگە و لە ناوچوونی سەرچاوە سروشتیەکانی وڵات، ژیانی دەیان ملیۆن کەسی لە خەڵکی ئێران کردووەتە دۆزەخ. هەموو ئەمانە ڕژێمیان خستووەتە خراپترین دۆخی بەراورد لەگەڵ تەواوی تەمەنیدا. سەرڕای تێپەڕبوونی 38 ساڵ بەسەر ڕوودانی ئەم جەنایەتانەدا بزوتنەوەی دادخوازی بۆ قوربانیانی کوشتاری ساڵی 1367 هەتاوی هێشتا بەردەوامە. بەڕێوەبردننی ڕێڕەسمی ساڵانەی یادکردنەوە چالاکیە توێژینەوەیەکان بۆ ڕوونکردنەوەی ڕەهەندە شەڕەوەکانی ئەم کارەساتە و کەمپینە نێودەوڵەتیەکان هەمویان نیشانەی زیندووبوونی یادی ئەم ئازیزانن. یادی گیان بەختکردوانی ئەم کوشتارە بۆ هەمیشە زیندوو دەمێنێتەوە. خەڵکی ئێران نە هۆکارە ڕاستە و خۆ و نە ناڕاستە و خۆکانی ئەم جینایەتە نە لەبیر دەکەن و نە لێشیان خۆش دەبن تا ئەو کاتەی دادپەروەری نێتە ئاراوە و تاوانبارانی ئەم کوشتارە سزا نەدرێن بزوتنەوەی دادخوازی بەردەوام دەبێت. ئەمڕۆ دوای تێپەڕبوونی نزیکەی چواردەیە دادخوازی بۆ ئەم ئازیزانە تەنیا بابەتێکی عاتفی نییە بەڵکو بووەتە پێویستیکی کردداری و سیاسی. ڕژێمێکی کە گومانی دەکرد بە کوشتاری ئەم گەنجانە پێگەی دەسەڵاتەکەی پتەو کردووە ئێستا کەوتووەتە لەرزە. دوور نییە و ڕۆژەی کە بەرپرسان و کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە دادگای دادپەروەرانەی جەماوەری خەڵکی ئێراندا دادگایی بکرێن و بە سزای شایستەی خۆیان بگەن.